ئەگەر تۆ کەسێکی ئارەزوو لە تەکنۆلۆژیا هەیە و دەتەوێت هەمیشە زانیاری تەواوت لەسەر مۆبایلە نوێیەکان دەست بکەوێت، ئایا دەتەوێت مۆبایلێکی نوێ بکڕی بەڵام نازانی تایبەتمەندیەکانی ئەو مۆبایلێت چۆنە؟ بۆ دەستکەوتنی ئەم وەڵامانە ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵی کوردۆتکۆم بکە و پشگیری خۆتی لە ڤیدیۆکاندا بۆ دەرببڕە. لینکی کەناڵەکەم لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیە داناوە. کەناڵێکی زۆر ناوازەیە، زانیاری تەواوتان لەسەر مۆبایلە نوێیەکان پێدەبەخشێ، لە کوالیتی و نرخ و کامێرا و توانای مۆبایلەکە هەتا کۆتایی. هیوادارم هەمووتان سەردانی کەناڵەکەی بکەن و سەبسکرایبی بکەن و هەروەها پشگیریشی لێ بکەن. لەم ساڵانەی کۆتاییدا کۆمەڵە گۆرانی بێژێکی گەنج کە تیمێکی کۆریان پێکهێناوە بە هەموو جیهاندا بڵاوبوونەتەوە و هەموو بربەستەکانیان شکاندووە. لە سەرەتادا بە باسی چەند زانیارێکی سەرەتایی بکەین لەسەریان. کۆڕانی بانگدان یاخود BTS کورتکراوەی هانگڵ و هانجایە. ئەم کۆمەڵەیە لە کۆریای باشوور دروست بوون و 7 ئەندامی هەیە و هەمووشیان بەشداری دەکەن لە نووسین و بەرهەمهێنانی گۆرانیەکانیان. یەکەم جار لە ساڵی 2013 دروست بوون و یەکەم ئەلبومیشیان بە ناوی تو کۆل فۆر سکوڵ بوو کە لە ژێر بەرهەمهێنانی کۆمپانیای بیگ هەید ئینتەرتەینمنت بوو. لە ساڵانی ڕابردوو نزیکەی 800,000 گەشتیار سەردانی کۆریای باشووریان کردووە کە ئەویش بەهۆی گروپی BTSەوە بوو و ئەم ژمارەیە نزیکەی لە 100 گەشتیارانی ئەو وڵاتەیە. ئەمەش ئەوە دەگەێنێ کە گروپەکە تەنها سوودیان بۆ خۆیان نییە و بەڵکو سوودیان بۆ وڵاتەکەشیان هەیە و توانیویانە سوودێکی مادی زۆر بە وڵاتەکە پێشکەش بکەن. ئەم گروپە بۆ هۆی بڵاوبوونەوەی کللتوری کۆریا و فلیمە کۆریەکان بە ڕێژەی لە 122 و لە ساڵی 2018 توانیان 4 ملیارد دلار سوود بگەێنن بە وڵاتەکەیان و پڕبینەرترین گۆرانیان تاوەکو ئەمڕۆ خاوەنی 934 ملیۆن بینەرە و نزیک بوونەتەوە لە 1 ملیارد بینەر و زۆرترین شێرکردن لە تویتەر بووە کە زیاتر لە 300,000 ریتویتی بۆ هاتبوو. وەکو وتمان گروپەکە لە 7 گەنج پێک هاتوون کە ئەویش ئەمانن. یەکەمیان ناوی شوگایە و ناوەڕاستەقینەکەی مینیونگیە. لە 9 مانگی 3 ساڵی 1993 لەدایک بووە و کارەکەشی لە گروپەکە ڕابوتنە. خاوەنی تەنها یەک برایە کە لە خۆی گەورەترە. خۆشترین خواردن بەلایەوە گۆشتە. دووەمیان RM ناوی کیم نامجۆنە و بەڕاب مۆنستەر ناوی دەرکردووە. لە 12 مانگی 9 ساڵی 1994 لەدایک بووە و بە هەمان شێوە ڕاپەرە. باڵای 181 سانتیمەترە و کێشی 67 کیلۆگرامە. سێمیش ناوی جەینە. ناوەڕاستەقینەکەی کیم سوک جەینە و لە 4 مانگی 12 ساڵی 1992 لەدایک بووە. باڵای 179 سانتیمەترە و کێشی 60 کیلۆگرامە. چوارەم ناوی جەی هۆپە. ناوەڕاستەقینەکەی جۆنگ هۆسیوکە و لە 18 مانگی 2 ساڵی 1994 لەدایک بووە و دانسەر و ڕاپەرە. باڵای 177 سانتیمەترە و کێشی 59 کیلۆگرامە. پێنجەم جەیمن. ناوەڕاستەقینەکەی بارک جەیمنە و لە 13 مانگی 10 ساڵی 1995 لەدایک بووە و لە گروپەکە دانسەرە و هەروەها کار لەسەر دەنگەکانیش دەکات. باڵای 175 سانتیمەترە و کێشی 60 کیلۆگرامە و هەروەها خەڵکی بوسانە. شەشەم جۆن کوک. ناوەڕاستەقینەکەی جۆن کوکە و لە 1 مانگی 9 ساڵی 1997 لەدایک بووە و یەک برای لە خۆی گەورەتری هەیە. باڵای 177 سانتیمەترە و کێشی 61 کیلۆگرامە. حوتەم V. ناوەڕاستەقینەکەی کیم تایهیونگە و لە 12 ساڵی 1995 لەدایک بووە و خوشکێکی لە خۆی بچووکتری هەیە و کار لەسەر دەنگەکان دەکا. باڵای 178 سانتیمەترە و کێشی 58 کیلۆگرامە. ئەگەر بێت و گۆرانیەکانیان خۆشیش بێت، بەڵام ئەگەر نەتوانن بیگەێنن بە خەڵکی ترس سوودێکی هەیە. بەڵام ئەم گروپا هەڵسان بە گۆڕینی گۆرانیەکانیان بۆ هونەر، ئەویش لە ڕێگەی دانسە سەرنجڕاکێشەکانیان و ئەو ڕێگا جیاوازانەی کە گۆرانیەکانیانی پێشکەش دەکەن. BTS خاوەنی ئەلبومی زۆرن، بەڵام ئەمانە بەشێکن لە ئەلبومەکانیان. یەکەم Love Yourself. لە 18 مانگی 9 ساڵی 2017 لە ژێر چەتری کۆمپانیای بیگ هەید ئینتەرتەینمنت بڵاوکرایەوە و پاڵێورا بۆ چەندین خەڵات. لەوانە Golden Disc Award for Most Popular Star Album و هەروەها مینێتی ئاسیان Award for Album of the Year. دووەم The Most Beautiful Moment in the Life. Young Forever لە 2 مانگی 5 ساڵی 2016 بڵاوکرایەوە و پێشوازیەکی باشیشی لێکرا.
سێیەم سکۆڵ ئۆف ئەفەیر لە 12 مانگی 2 ساڵی 2014 بڵاو کرایەوە و لەلایەن کۆمپانیای بیگ دۆگەوە بەرهەمهێنراوە و بەرهەمێکی تێکەڵاوی هیپ-هۆپ و کەیپۆپە. چوارەم لە 11 مانگی 9 ساڵی 2013 بڵاو کراوەتەوە لە 10 کلیپ پێک هاتبوو. پێنجەم وینگس لە 10 مانگی 10 ساڵی 2016 بڵاو کرایەوە و بووە خاوەنی چەند خەڵاتێک، لەوانەش See All Music Awards Record of the Year ئەلبوم و هەروەها Golden Disc Award Division. شەشەم Love Yourself Tear لە 18 مانگی 5 ساڵی 2018 بڵاو کرایەوە و بووە خاوەنی خەڵاتی منێت Asian Music Award for Album of the Year. حوتەم Dark and Wild لە 19 مانگی 8 ساڵی 2014 لەلایەن بیگ دۆگەوە بەرهەمهێنراوە و لەلایەن بیگ هەیت ئینتەرتەیمنتەوە ڕیکۆرد کراوە و بۆتە خاوەنی Golden Disc Award Album Division. هەشتەم Face Yourself ئەمجارەیان بە زمانێکی جیاواز بڵاو کرایەوە کە ئەوش زمانی یابانی بوو. لە 4 مانگی 4 ساڵی 2018 لە 12 تراک پێک هاتبوو. لە ساڵی 2013 تاوەکو 2018 29 ڤیدیۆ کلیپیان بڵاو کردوتەوە. تاوەکو ساڵی 2018 کۆمەڵەکە 53 خەڵاتیان بەدەستهێناوە. لەوەیە ئێستا بپرسی باشە بۆچی خەڵک لە هەموو دنیاوە بینەری ئەم کۆمەڵەیان؟ لە ڕاستیدا هۆکاری زۆر بوونی هەیە، بەڵام گرنگترینیان ئەوەیە کە خاوەن کللتورێکی جیاوازن کە پێشووتر نەمان بینیون. لە کۆتاییدا دەڵێن ئەگەر تۆ حەزت بەم گروپە بێ یاخودنا ئەوە دەبێت دان بەوەدا بنێ کە بینەرێکی ئێزگار زۆریان هەیە و کەسانێکی زۆریش خۆشیانیان دەوێت و پشتگیریان لێ دەکەن. و زۆر سپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆم بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگا و لە بیرشتان نەچێ هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە. و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.